چۆن ئێمە بە شێوازە لە شێوازەکان زانیاریمان هەبێت لە بواری کوشت و کاڵە بەهۆی پێشکەوتنەکانەوە بەوەی ئێستا کە کۆمەڵی کار ئاسانی کراوە بەوەی کە ئێستا کۆمەڵی خانی پلاستیک بۆی کە بتوانێت بەروبوومەکان بەردەوام بوونی هەبێ بەڵام ئایا ئەم بەروبوومانە پرسیاری ئێمەی هاوڵاتیە چۆن بەرەمەهێنرێ ئەو مادە کیمیانەی ئەکرێتە ناو ئەم بەروبوومانەوە مادەکان ئایا تەندروستن بۆ جەستەی ئێمە یاخود ئەمە لە ماوەیەکی زووە ئەم بەرهەمە زۆرە ئەکرێتە نێو بازارەکانەوە بەڵام بۆ ئەو تاموبوونەی نەماوە ئێمە بە پێی پێویستوانیمانە لە بواری کوشت و کاڵا کەسانی شارەزا کەسانێک بتوانێت لەو بارەیە خۆی ببینێتەوە سەرپەرشتیاری جوتیارە بەڕێزەکان کاتاوەکو بە شێوەیەکی زۆر باش و تەندروست ئەو بەروبوومانە بەرهەم بێنین ئێستا ئەمڕۆ لەسەرم بابەتا گفتوگۆڕین بە میوانداری زۆر بەڕێز مامۆستا هێمن ئەحمەدۆک و ئەندازیاری بواری کوشت و کاڵ کە بەڕێزیان ئێستا لە ستۆدیۆ لای ئێمە میوانە مامۆستا گیان زۆر بەخێر بێ سپاس مامەتە بوون زۆر بەخێر بێ ئێمە هەمیشە لە کۆنەوە گرنگی زۆر درراوە بە بواری کوشت و کاڵکردن بۆ بەرەمهێنانی بەروبوومە ناوخۆیەکانی خۆمان و لێشی دڵنیابووین زانیمانە کە چۆن لە لای جوتیارەکانەوە بە ڕێگا سروشتەکەی خۆی بە وەرزیەکەی خۆی بەرەم هاتووە بەڵام ئێستا کۆمەڵە دەوخانە و پلاستیکانە پێیا بووە بەرهەمەکان بە خێراتر و بەرهەمێکی زۆر تریژەخەنە بازارەوە با لەم پرسیارەوە دەست پێ بکەین ئەم بەرهەمانە بە پێی پێویست تەندروستن بێماتوانین سوودێکی وای بەهای خۆراکیان لێوەربگرین بەڵێ بە ناوی خوای بەخشندە و میهرەبان دەستخۆشتان لێ یەکەم بۆ ئەم تەوەرە هیوادارین ئیسفادەیەکی باش بە هاونیشتمانیان و بە بینەرانی کورسات بگەێنین سەرەتا ئێمە ئەگەر جیاوازیەک بکەین لە بینی بەرهەمەکانی جاران و ئەو بەرهەمانی ئێستا هەیە بەرهەمەکانی جاران ئەو بەرهەمە خۆماڵیانە بوون کە ساڵانە فەلاحەکان جوتیارەکان بەرهەمیان هێنا تۆوەکانیان وەرەگرتەوە لە ئەخیرەوە وەجبێ تۆیان وەرەگرتەوە و ساڵانە ئەیان ڕوانەوە لە بەهارە ئەیان ڕوانەوە و بەرهەمیان هێنایەوە ئەم تۆوانە تۆی F1 نەبوون ئەو تۆوانە بوون کە تۆوە خۆماڵیەکان بوون کۆمەڵی مواسەفاتیان هەبوو کە بە پێی ئەو خواستەی بازار نەبوو کە ئێستا داوایەکە بۆ نمونە تەماتە خەیارە و شتانە ئەو بەرهەمە زۆرەی نەبوویان ئەو مواسەفاتی ئێستی بازاڕی نەبوو لە بینی ئەوانەشە ئەو تام و بۆ نەخۆشەی جارانی هەبوو کە جاران باسیەکرێت ئێستا ئەو توانی کە هەیە گۆڕان بە کۆمەڵە تۆیەکی کە پیانڵەن تۆی F1 دەستکاری جنتیکیان کراوە کۆمەڵە مواسەفاتێکیان بۆ زیاد کراوە کۆمەڵێکیان لێ دەرکراوە ئەمە بە میکانیزمی تایبەتە کە دەستکاری جینات و بۆ هێڵەکانیان ئەکرێ بۆ نمونە ئێستا ئەگەر سەیری بکەی لە تەماتە جاران یەک تەماتە هەبوو ئایان و تەماتی کوردەواری تەماتەیەکی گەورە بوو تەماتەیەکی چرچ و لۆج بوو ناوەکەی پڕ بوو لە تۆوە ئێستا سەیری تەماتەکان کە هەر هەمووی بە قەدەریە کاڵی لە مەعمەل دروست کراوە هەمووی ساف و جوانە ئەمجا ئەوسا تەماتەکە نەرم بوو پڕ ئاو بوو ئێستا تەماتەکە توم و تۆڵە یعنی ممکنە لە سلێمانی نەقلی بکەی بۆ بەغاو بۆ بەسڕە هیچی لێ نێ بەس ئەو سا نەتەتوانی ئەو مدە دوو ڕۆژ زیاتر نەتوانی هەڵی بڵێ ئێستا ئەمە دەستکاری ئەو جیناتەی کراوە گۆڕانکاری بەسەر هاتووە بۆیە کە ئەم گۆڕانکاریە بەسەر ئەم جیناتە هاتووە لە مابینی ئەو مواسەفاتانە کە زیادی کردووە بەرهەم نسبەتی بەرهەمی زیاد کردووە بۆ نمونە جاران تەماتەیەک ممکنە یەک ڕۆکی تەماتە 20 کیلۆ تەماتی بگرتە بەس ئێستا یەک ڕۆکی تەماتە لەوە 40 کیلۆ 50 کیلۆ تەماتە بگرێ حەسەب ئەو نەوعانی کە دروست کراون ئەم نسبەتە زۆرە پێویستی بەوە هەیە کە خاکەکەی بەپیت بێ ئەم خاکە کە ساڵانە بەرهەمی لێ بەرهەمە هێندەی ماندووە بێ کە ماندووش بوو لەبەرەوەی لای ئێمە خاکی کشت و کاڵی جوتیارەکان زۆر بەکاری هێنن پێویستە پەینی کیمیاوی ئەو شتانی و بەکار بهێنرێ لەبەرەوەی ینی بە پێی پێویستی ئەو نەباتە نییە بۆیە تەبیعیە زۆر ئاساییە پەینە کیمیاویەکانی بۆ بەکاربهێنیت بەڵام بەمەرجێ لەژێر چاودێری کەسێکی شارەزا بێت و بەنسبەتی خۆی بێت زۆر باشە کەواتە خۆشت ئاماژەت بۆ کە لە ئێستا بەکارهێنانی توخمە کیمیاییەکان زۆر زیادی کردە لەلایەن جوتیارانەوە بەڵام شێوازە دروستەکەی بەکارهێنانی چۆنە بەڵێ خۆی ئێمە هەموو ئەو ڕۆکانی کە بەرهەمیانە هێنین پێویستی بەوەیە مادە کیمیاوەکانی بۆ بەکاربهێنین لەگەڵیان چی پەینی کیمیاوی بێ یان قڕکەرە کیمیاویەکان بێ قڕکەرە کیمیاویەکان ئیتر بۆ حەشەرات بێ ئەوانی کە دروستە بێ لەسەری لە مێش و لەو بۆ نمونە حەشەراتەکانی کە بۆ نمونە جاڵجاڵۆکێ من هەوڵەیەم ئەو وشانە بەکاربێنم کە کوردیە تاوەکو خەڵک ئیسفادەی لێ بکە و لی تێبگا
یان هەر نەخۆشیێکی پێی کەڕوو بێت کە بەهۆی شێوە یا بەهۆی ئاودانەوە یا بەهۆی ئەوەی کە سپۆری کەڕۆکە هەیە لە هەوایە لە خاکەکە تووشێ بێ ئەمانە قڕکەری کیمیاوین ئەبێ بەکار بهێنرێت بەڵام قڕکەرەکان فترەی ئەمانی لەسرە چی حەشەرات بێ یان کەڕوو بێت فترەیەکی لەسرە کە ئەم دەرمانت بەکارهێنا ئەڵێت ئەبێ ئەوە ڕۆژ لی نەخورێ ئەگەر ڕوەکەکە بچووک بێ بەکارهێنانی ئەم دەرمانانە فتری ئەمانی هەر چندێک بێ کێشەی نییە بەڵام بۆ نمونە خەیارێک بێت کاتی پێگەیشتنی بێ هەموو ڕۆژێ بەکاری بهێنیت بۆ نمونە بیخەیتە بازاڕەوە ناتوانی قڕکەرێک بەکار بهێنی کە مودەی ئەمانەکەی حەوت ڕۆژ بێ یان 4 ڕۆژ بێ یا 5 ڕۆژ بێ لەبەر ئەوەی ئەچێتە بازاڕەوە خەڵک بەکارهێنێ ئەمە هەم حرامە هەم لە کوالیتی کۆنتترۆل دەرناچێ و هەم بێویژدانیە و خەڵکیش تووشی زیانەکە زۆر باشە کەواتە ئەمانەی ئەم جوتیارە بەڕێزانەیە خۆ کەسانی لەم بوارەیە کارەکەن کەم خانۆپلاسیکان هەیە بەپی کارەکەی خۆت لە بواری ئەندازیاری بواری کوشت و کاڵی چاودێری هەیە بە سەریانەوە بۆ نمونە ئەم بەرهەمەی کە بەرەمیێنێ ئەمەنە ڕێژە پێی دەرمان و چیمیایی باتێ ئەم بەرەمە بەرەمیێنێ بەس بیلەوە نەکاتەوە کە پارێکی زۆرتری دەستکەوە بەڵامی تەم بەرهەمە چۆن خەڵک بەکارێنێ بەکاری بێنێ کە بۆی کە دڵنیا بین هاوڵاتیان بەخوا ئەزانی چۆنە جوتیارەکان هەنێکی هەیە لە نەزانیەوە ئەم هەڵەیەکەن هەنێکی کەی هەیە لە تەماحەوە ئەم هەڵەیەکەن یعنی هەردوو حاڵەتەکەمان هەیە بۆ نمونە ئێستا من حاڵەتێکی تازە ئەبینم کە خەڵک لە نەزانیەوە ئەیکات بۆ نمونە چاڵ دروستەکەن چاڵە ئاوی تێکەن و ئاوی زەوی کشت و کاڵەکانی پێن من بینیومە پاشە ڕۆی حیوان کۆکەنەوە یان فەرشەی دەواجین کۆکەنەوە ئەیکەنە فەردە ئەیکەنە ناو چاڵە ئاوەکە و دوای ئەوە دوای چەند ڕۆژێکە دانێن طبعاً ڕەنگێکی ڕەش وەرەگرێت و هەموو پێگاتەکانی ئەتوێتەوە چێتە ناو ئاوەکە ئەو ئاوە ئەنێرێ بۆ ڕوەکەکان بۆ نەباتەکان کە ئەمە خراپە ئەمە ئەینەن ئەو قورساوەیە کە بەکاری هێنی بۆ ئەمە شتێکی باش نییە من هەموو کاتێ بە خەڵکم وتووە یعنی ئەگەر تۆ بچیت لە شوێنێکە شووتیەک ببینی ئەگەر شووتەکەش جوان بێت بەس لە شوێنێکی ناشرین لەسەر شتێکی پیس شووتەکە ڕوا بێت تۆ ئارەزوومەندی بوو ئەوەی ئەو شووتە بخۆی ئەڵێن نەوەڵە ئەی باشە بە چ ویژدانێکەوە ئەو پیسیە ئەو ئاوە پیسە ئەدەی بەو شووتی و بۆ ڕوەکانە تاوان لە دینی ئیسلامیش ئەڵێت هەر بەرهەمێکی خۆراکی مسلمان کە بەرهەمی بێنێ یا بەکاری بهێنێ ئەگەر بە ئاوێکی پیس بەرهەم هات بۆ خواردن نابێت حتا ینی ئێمە ینی لە ئەو حیوانانەی کە هەیە لە ماڵانە جاران لە لەدەکان هەبوو بۆ نمونەمەڕ و بزن و ماناوەم شتانە ئەگەر شتێکی پیسی بخواردایە چەند ڕۆژە شیرەکان ناخوارد شیرەکان ئەڕشت هەم لەبەرەوەی بۆنی ناخۆشە بوو هەم لەبەر ینی شتی پیسی خواردووە جا طبعاً ئەگەر سەرنجتان نابێت لەوە چێ ئەگەر تێبینتان کردبێ هەبووە بەرهەمی کشت و کاڵی لەتان کردبێ بۆنی ناخۆش بووە باشە ئەم حاڵەتا بوو ئەمە هی ئەوانەیە کەشتی پیسیێنێ و لە هەمان کاتیشە جاری وایە جوتیارەکان ئەچەن پەینە کیمیاویەکە پەینی کیمیاوی طبعاً لە کارگەکانە بەرهەمە هێنرێ بە کوالیتی باش و بڵێن تاقیمە کرێ و شتی باشی لێ بەرهەم هاتووە بەڵام بە نسبەتی زۆر بەکارێنێت طبعاً نسبەتی زۆر ئەگەر زۆر بێت نەباتەکە وشکەکە بەڵام ئەگەر لە حەدی خۆی تۆزە زۆرتر بێ نەباتەکە وشک ناکە بەڵام ئەمە ئۆڤەردۆسی پێڵن ئەمە مادەی ژەهراوی لە ناو ڕوەکەکەش دروستەکە کە ئەمە طبعاً بە PPM پێورێ پارت پێر ملیۆن بۆ نمونە نیترات یەکێ لەو مادانێ ئەگەر سەمادی کیمیاویەکان زۆری بیتێ لە حەدی خۆی زۆربەی زۆری بە شێوەی نیتراتێ بۆ نیتراتی پۆتاسیۆم و ئەمانە ئەم نیتراتە زۆرە بێت نیترات یەکێ لە مشکیلەکانی ئەوەیە ئەچێت لەگەڵ هیمۆگلۆبینیەکە گرێ باشە هیمۆگلۆبینیش لە ناو جسم ئیشی ئەوەیە کە ئۆکسسیجینە گوێزێتەوە دوایی توانای گواستنەوەی ئۆکسسیجینی نابێ ئەمجا ئەمە مشکیلی ئەوە بۆ دروستەکە تەنە نەفەسەبی و ئەها تووشی تەسەم و موانابی ئەبێ بە پەلە بچی بۆ خەستەخانە ئەم مشکلانە دروستەکە طبعاً ئەمانە هەمووی کۆمەڵە مشکلەیە کە ئەبێ وردەکاری زۆرە ئێستا فریا ناکەوین باسی هەمووی بکەین مەبەستمان ئەوەیە کە زیانی ئەوە هەیە
زۆر باشە ئێمە هەمیشە کاتێک کە ئەچین لە بازارەکان یان لە مارکێتەکان ئەمانەیە پێداویستی بکڕین کە ئەبینین لە بەرهەمەکانە سەوزۆ میوەش بێ ئەو بەرهەمانەی کە پێکاتە کیمیاییەکانیان تایە بەکارهاتوو ئەبینین شێوەیەکی زۆر جوانی هەیە لە ڕواڵەتا زۆر جوانە بەڵام ئەو بەرهەمە ئۆرگانیانەی دیکە لەوانەیە شێوەیەکی جوانیان نەبێت هەنە جار کەواتە بەمە هەرگری لە جوتیارەکان نەکەین بڵێن بۆچی ئەوەنە پێکاتی کیمیایی بەکار ئێهێنن ئێمە شوکو کریان لەوانەیە هەمیشە خواستمان لەسەر ئەو بەرهەمانە زیاتر بێت کە شێوەیەکی جوانی هەیە کەواتە وەکو بەکاربەر چی بکرێت بۆ ئەوەی کە ئێمە بەرهەمە خۆماڵەکەمان بێت بە کلتوری با زیاتر بچین مەلای خواستمان لەسەر ئەو بەرهەمە خۆماڵیانە زیاتر بێت خۆی لە ڕاستیە بەرهەمی خۆماڵی ناشرین نییە یعنی ئەوەی کە تۆ بەڵام بەقەدر ئەو بەرهەمە جوان نییە لەوەی کە پێکاتێکی کیمیایی تیا بەکار هاتووە نە بڵین ئەزانی چۆن ئەگەر دوو بەرهەممان هەبێت هەردووکیان یەک شت بن هەر یەک تۆ بن بەڵام یەکێکیان مادە کیمیاویەکانی بۆ بەکار هاتبێ یەکێکیان بۆی بەکار نەهاتبێ ئەمەمان هەیە ئەمە پیان ئەوترێ ئەمەیکیان پێوترێ معامل بە موادی کیمیاوی ئەمەیان پێوتێ ئۆرگانی باشە ئۆرگانیەکە ئەمە لە هەموو شوێنێک ئۆرگانیەکە ممکنە بەرهەمی کەمتر بێت لەوەی کە معامل نەکراوە بە و بەرهەمهێنانی ناڕەحەتتر بێت لەبەرەوەی تۆ هیچت بۆ بەکار نەهێناوە ئەبێ زیاتر دەست پێوەی بێ ئاگاد لێ بێ ئەمە لە هەموو دنیا بەرهەمی ئۆرگانی گرانترە یعنی ئێستا بۆ نمونە لە بڕۆ لە وڵاتانی ئەوروپی سەیری بکە یەک بۆ نمونە تەماتە لەوێ بە سەلکدانراوە بە یەک تەماتە نووسراوە یەک تەماتە بە 2 ئیرۆ بۆ نمونە یەک تەماتە بە 2 ئیرۆیە بەس یەک تەماتەی ئۆرگانی نووسراوە بە 6 ئیرۆ بە 5 ئیرۆ یعنی ئەگەر سەیری سعرەکە بکەی زۆر فەرقی هەیە ئەمە لە هەموو دنیا تەماتەی ئۆرگانی موادی ئۆرگانی هەموو کەسێ بۆی ناکرد لێ لەبەرەوەی گرانترە ئەمە سەحیترە تەندروسترە زۆر شتێکی باشە بەڵام ئەگەر بینە سەر خۆماڵیەکە خۆماڵی ئەوە بوو کە جاران هەبوو تەماتەکە هەر بە دەستا و دەست تۆکەیان ئەگرتەوەیان خیارەکە ئەمە هەر زۆر خۆشە بەڵام ئەمە ئیقتصادی نییە ئێستا جوتیار نایکات بەرهەمی ناهێنێت تۆزێک بەکار ئەهێنێ لە سوچێکی لای کشت و کاڵەکەی خۆیەوە 200 مەتێکی داناوە بۆ خۆی مەها بەکاری هێنێ هیچ بەرهەمێکی هیچ موادێکی کیمیاوی بەکار نایێنێ ئەڵێ ئەمە فول ئۆرگانیە بۆ ماڵی خۆم بەکاری هێنم باشە ئەمە زۆر شتێکی تایبەتیە تەماتەکەی زۆر خۆشە ئەمە زۆرینە و بەڵام یەک نقطەش زۆر مهمە ئەم GMO و ئەم F1 و ئەم شتانی کە دەستکاری جیناتی کراوە ئەوە نییە بڵین تاموبۆنی نییە تاموبۆنی خۆش نییە ئێستا خەیاری F1 هەیە هیچ شارباژێر هینی پێنجوین حتا ئێستا خەیاری بیت هەیە لە سیتەک بڕۆانی خارەکە لەتکە بۆنێکی ئەوە نەخۆشی هەیە ئەڵی خارەکەی جارانی پێنجوین و خارە ئەوەی کە لە دەشتەکرێت ئەوە نییە بڵێ بەڵام بە پێی منتیقا ئاگۆڕێ بە پێی ئاو هەوا و کەشوهەوای شوێنەکە ئاگۆڕێت مامۆستا سەر بابەتێکە کە ئێستاش لە دیمەنەکان بینین یعنی ئێمە ئەو بەروبوومانەی کە ئێستا بەرهەمێنین چۆن بە بازرگانی بکەین یعنی بۆ نمونە زەویەکی بە پیتمانەیە لە هەرێمی کوردستانە ینی بەتایبەتیە بینی ساڵانە بەروبوومێکی زۆری پەتاتەمان هەیە بەروبوومێکی زۆری هەنارمان هەیە کۆمەڵە بەروبوومان هەیە کە لە بەشینەوە خۆ زیاتریش پێش زیاترمان نایاتەوە و ئەتوانان جوتیاران سوودی لێبێنن لەگەڵ ئەمانە شازانی کە ئامێرەکانی بواری کوشت و کاڵ هەمویان لە پێشکەوتنان و هەمووشی لامان هەیە جوتیاران بەکاری بێنین ئێمە ئەتوانین لە ڕێگەی کوشت و کاڵکردنەوە بوونی بازرگانی و ئاڵوگۆڕی خۆراکی بکەین و هەمیشەش ئێمە گرفتێکی هۆشمانەیە ئەڵێنەوە خۆراکانی کە لە سنوورەکان وێنەمتی و ئەوانەی لای خۆمانە چۆنە بێزایی چی و چی تێگڵانەی ئەوانە چۆن بزانی چییە چۆن دروستکرا بەڕاستی ئێمە طبعاً یەک نقطە هەیە زۆر مهمە بەرهەمی خۆماڵی هەموو کات لە بەرهەمی هاوردە باشترە یعنی ئەو بەرهەمەی کە لێرە بەکارێت لە بەرهەمێکی تورکی و ئەوانە باشترە کە بۆ بانێت بەڕاستی ئەمە شتێکە کە هیچ قسەیەکی تیانە بەڵام ئەبێ ئێمەش بەڕاستی فەلاحەکان جوتیارەکان تەماحیان ئەوەنە نەبێت کە زۆر زۆر زیادە ڕەوی بکەن ئیتر بە نەزانی بێیان لە تەماح بێ ئەبێ ئەو وشیاریان هەبێ ئیتر بە کۆمەڵک سیمینارات بێ کە وەزارەتی کشت و کاڵیان بە هەر شێوەیەک بێت ئەبێ ئەو کۆمەڵەشتیان بۆ بکرێت تاوەکو ئاگدار بکرێنەوە و زائیدەن ئێمە بەرهەمی ناو خۆمان زۆرە بەڕاستی بۆ نمونە من ئەم منتیقەی خۆمان ئەگەر باسکەم لە شارباژێر و شارە زۆر لە پێنجین بەرهەمێکی زۆرمان هەیە کێشەیەکمان هەیە کە بەرهەمەکانمان پێگات پارە ناکات ئەمە جوتیاران هەموو ساڵێم کێشیان هەیە
لەبەرچی لەبەرەوەی ئێمە بەشی تەعاان کوردستانەکە بەرهەمەکە ئێستا تەماتەیەکی زۆر لە پێنجوین هەیە ئەمڕۆ کیلۆی بە 200 دینارە تەماتە لە پێنجوین باشە 200 دینار هیچ نییە ینی جوتیارەکە ئیجاری ئەرزەکەی داوە مەساریفێکی زۆری هەیە بۆ دەرمان و بۆ تۆوەکە و تەعاان ئێستا هەمووی تۆوی ئێفۆنەکە تۆوەکانیان گرانە و کۆمەڵە مەساریفی تریان هەیە و جوتیارەکە کرێکاری هەیە و مەساحەیەکی گەوری کردووە بە تەماتە مەصرفی زۆرە پێویستی بەوەیە حکوومەتیش هاوکاری بێ حکوومەت چۆن ئەبێ هاوکاری بێ یەک تەزاڕب دروست بوو ئەم ساڵ و ساڵانی کەش دروست بوو کاتێک کە لە بەغا جەماعەتی جنوب فەلاحەکان جوتیارەکانیان شتەکانیان پێئگات لێرە لە مەرزەکانی ئێمە مەرزەکان داناخن باشە ئەو سات جەماعەتی جنوب تووشی زەرەرە بن شتەکانیان پارە ناکە لە مقابلە ئێستا کە کاتی ئەوەیە بەرهەمەکانی ئێمە پێگەشتووە عەرەبەکانیان لە ئێمە یەکڕن تەعاان بەشی سلێمانی و دەوروبەر زۆرەکە زۆرە تەماتەکە ئەوەنە زۆرە ئەوە نیە بڵێ لە سلێمانی و لە هەولێر و ئەمە ساغە بێتەوە زۆرە عەرەبەکانیان ئەیکڕن عەرەبەکان چیان کردووە جەماعەتی خۆیان مەرزەکانی خۆیان داناخن کە مەرزەکەی خۆی دانەخست تەماتەش دابەزێت باشە ئێستا کوردستان مەرزەکانی داخستووە بوون لە ئێرانەوە نایەت لە شوێنیکەوە داخڵ نابێت بەس لە بەغاوە لە مەرزەکانی جنوبەوە داخڵە بێت کە داخڵ بوو تەماتە یەکسەر دابەزێ بۆ 200 ئەگەر مەرزەکانی ئەوێ دابخات تەماتە لێرە ممکنە 500 دینار بکە باشە 500 دینار سعرێکی باشە بۆ جوتیارەکە ئیسفاداکە و بۆ خەڵکیش گران نییە ئەمە بێ بە ئیتفاقی هەردوو لا بکرێت سەر باشەوە کە زین کەسە لە هەموو جیهانات لە بواری کشتتوکاڵدا تەکنەلۆژیاش لەم بوارەدا بەکار ئەهێنرێت لە ئێستادا لە هەرێمی کوردستاندا بواری کشتتوکاڵ لە چه ئاستێکدایە بەڕاستی ئێستا کشتتوکاڵ باشە پێشکەوتووە زۆر پێشکەوتووە ئەمە بە حکمی ئەوەی کە خۆم ئەم موادە قڕکەر و ئەمینانە کۆمپانیای فرۆشتنی ئەم شتانم هەیە جوتیار هەیە کە هەیە بۆ لامان بۆ لای مهندیسەکانمان جوتیارە نەخوێنەوارە باشە لە یوتیوب سەیری کردووە ڕسمی دەرمانەکەی گرتو ئەڵەیە بێ زەحمەت ئەلەم شتەمەوێ ئەمە چییە ئەمە یعنی ڕۆشنبیر بووە فێر بووە ئەڵێ ئەمە چییە معلوماتێکم بەرێ لە سەری دیارە سەیری ئەمەی کردووە جوتیارێکە ئینگلیزێکە قسەیەکە تێناگالەی بەس ئەڵێ ئەمە من سەیرم کردووە ئەمە بەکاری هێناوە ئاوە بەکاری هێناوە و ئیسفادەی لێ کردووە ئەمە چییە هاتوو داوای ڕێڕوونکردنەوە لە ئەندازیارەکانەکە کشتتوکاڵەکان بەرەو پێش چووە تەعاان خاستەن لە منتیقەی پێنجوین ئێستا جوتیاری زۆرمان هەیە ینی جوتیارمان هەیە نزیکی 22 بەرهەمی هەیە جوتیارمان هەیە لەوە زیاتریشی هەیە تەماتی جوانیان هەیە خیاری جوانیان هەیە پەتاتیان هەیە ئێستا ئێمە جوتیارمان هەیە ینی نزیکەی 150 تەن پەتاتی هەیە ئەمە نسبەتێکی زۆرە و جوتیارمان هەیە ساردخانەی هەیە کە هەڵیەگرێت لە زستان ئەیفرۆشێتەوە سوپاس بۆخوا زۆر بەرەو پێش چوین و بەڕاستی لێرەش جەماعەتی ئەم منتیقەیە هاوکار بوون لەگەڵمانە زۆر پشتگیری جوتیارانیان کردووە من زۆر بەڕاستی زۆر ئەوەی کە خۆمانین لە سلێمانی شارەزاب ئەم منتیقەیە کە دەوروبەری سلێمانی لە دەوروبەری سلێمانی لایەنی دەسەڵاتدار زۆر هاوکار بوون لە ساردخانە دروستکردن و لە پێدانی کارەبا و زۆر هاوکاری جوتیارانیان کردووە تاکە مشکلەیەک هەبێ بەس ئەو مەرزانەیە ئەویش لە بەغاوەیە لە دەسەڵاتی ئێرە نییە زۆر باشە کەواتە زۆر جارێ ساڵانە گرفتێکی گەورەی بەرهەمی گەنممانە ینی جوتیارەکانی ترکە وەختی دروێ نابێت و بەرەمێکی باشیانە بێ و دەی بەرهەمەکەمان لێ وەرگری حکومەت لێومان وەرنەگرێ دەی پارەمان بووێتەوە پارەمان بۆ نایەتەوە زۆر جار لێرە پرسیارە دروستە بێ کە من هەر خۆشم بڕگەیەکم کرد لە بەڕێوەبەرایەتی بنەتەوەی بەکرەجۆ لەوێ کە باسی ئەو بنەتوانیانە کردکای خەنە ناو تاقیگەوە دوجار ئەنج بەسەر جوتیارەکانەدا بەرشیەکەن وەک ئەندازیارێکی کوشتتوکاڵ ئەو جوتیارانەی کە ساڵانە بۆ نمونە مەساحەیەکی زۆر ڕوبەرێکی زۆر گەنمەکەن ساڵی کەشەر هەمان شت گەنمەکە کە بەپێی ئەوەی کە لە بواری کوشتتوکاڵە ئەڵێ ئەو زەویە پێویستی بەوەیە کە جارێکی تر لە هەموو پێکاتەکانیەوە زیندوو بکرێتەوە ینی چێڵانی ئەوێ بۆ نمونە پێی نێوێت یاخود ئەم بەروبوومە بگەڕێت بگۆڕێ بۆ بەروبوومێکی تر ئەمانە تا چەند هۆشیاری لەسەر هەیە مامۆستا
خۆی جوتیارەکان تا ڕادەیەک ئەوە ئەزانن هەر لە کۆنەوە زانیویانە چەند ساڵێک کە زەوییان بەکارهێنابێ ساڵێک بەجیان هێشتووە نیان کردووە بەشت کێڵاوێتی و بەجێی هێشتووە و ئامەتەن ئەوەشیان زانیوە کە بە بەرهەمێکی پاقلەمەنی بەجیان هێشت بێ و زۆربەی وەخت کە ئەیکەن بە گەنم ئەوە بوو ئەوەی ئیسراحەتێکی پێبن یعنی گەنم زۆر هیلایشیکی ئەوتۆی نییە ئەوەی کەمتر بڵێ ئەوەی کە زۆر هیلاکێکە زۆر مانوویەکە خەیار زۆر زۆر ینی تااقەت پرۆکێنە خەیار زۆر ئەرزماندووەکە و زائیدەن یەک نقطەی کەش هەیە بۆ نمونە هەر بەرهەمێکی کشت و کاڵی بەرهەم بێنی لە ١٧٠ تقریبن ئەو پێینە کیمیاوی کە ئەم ساڵ بەکارێنی بۆ ساڵانی داهاتوو ئیسفادەی هەیە لە ناو زەویەکە ئەمێنێتەوە گەردیلەکانی بۆ نمونە ئێمە چەند پێکاتەیەکمان هەیە هی گەورە و هی بچووکمان هەیە لە ناو خاکان نایترۆجین و فسفۆر و پۆتاسیۆم ئەمە سێ گەردی سەرەکی گەورن کە لە ناو خاکە هەن نایترۆجین و فسفۆر و پۆتاسیۆم کە هەریەکان مەسئولێتی تایبەتی هەیە ئەمانە ساڵانە ینی توانای جوڵەی زۆر کەمیان هەیە ینی ئێمە سیمیناری گەورەمان بۆ کراوە لە دەرەوە کە ینی بۆ فسفۆڕێکێکە لەو گەردانەی لە ساڵەکە 9 سانتیمەتر ئەجوڵێت باشە یعنی هەن 9 سانتیمەتر ئەمە نسبەتێکی کەمە بۆیە پێویستی بەوەیە ساڵانە بکێڵدرێت و ئیسراحەتی پێ بدرێت ئەگەر نەکێڵدرێت ئێمە سەمادێکمان هەیە پێوتە سەمادی تەحزیری باشە سەمادەکە محەبەبە دەنکۆڵەیە یعنی پاودر نییە ئەوە نیە یەکسەر بتوێتەوە بۆ نمونە لە هێکتارێکا لە دۆنمێکە بەکارێنی ئەی کێڵیت ئەی پرژێنی بەسەریا بەکارێنیت بە یەک جار ناتوێتەوە بە یەک جار ئاودان بە یەک جار بارانباری ناتوێتەوە دەنکۆڵەیەکە یەکسەر ناتوێتەوە ممکنە بە تۆ لە پاییز بیکەی باران لێی با چەند جار ئاودانی بکەی لێ ئەمە وردە وردە ئەتوێتەوە لە ناو خاکەکە یابێ و بەهێزیەکە ئەمانە هەیە ئەمە بەرەو پێش چووە و خەڵکیش فێر بوو ئیسفادەی لێەکەن زۆر باشە لە ئێستادا چەندین دەرچووی زانکۆی کشتتوکاڵیمانەیە کە ئەندازیاری کشتتوکاڵیە لە بوارە جیاوازەکاندا و پسپۆرێکی جیاوازی هەیە لە کەلەوانەیە ئێستا زۆر بەشیان کاریان نەبێت تا چەند گرینگە ئەم ئەندازیارە کشتتوکاڵیانە لە زەویە کشتتوکاڵیەکاندا سود لە پسپۆرەکە و لە ئەزمونونەکەیان وەربگیردرێت بەڕاستی ئەندازیارانی کشتتوکاڵی پێویستە مەدانی بێنە ناو ئیشەکەەوە لە ئێستادا بەڕاستی من وا هەستەکەم ئەندازیاری کشتتوکاڵی باشترین فرسەتی کارکردنی هەیە لەبەرەوەی لە زۆربەی زۆری شوێنەکان پێویستیان پێێتی من خۆم یەکێک بووم لەوانەی کە زۆر زۆر بە دوای مهندسی کشتتوکاڵی ئاگەڕاوم بە دوای ئەندازیاری کشتتوکاڵی گەڕام تاوەکو بێت ئیشم بۆ بکات بەڵام ئەبێ ئەندازیارانی کشتتوکاڵی لە ماڵەوە دانەنیشن پاڵبەنەوە چاوەڕێبن ینی یەکێک بێ لە دەرگابە بڵێ بێ زەحمەت با بڕۆین وەرە ئیشم بۆ بکە ئەبێ ئەندازیارە کشتتوکاڵی خۆشی تۆزێ هەوڵ بە ئەبێ هیچ نەبێ ئەوەندە خۆی ئەبدەیت بکە شتەکانی بیر نەچێتەوە کە ئینتەرویویەکی کرد لەگەڵ کەسەکە ئەوە نەزانست و زانیاری پێ بێ بڵێ ئەمە مهندسێکی زراعیە ئەمە شتێکی پێیە بەڕاستی ئێمە بینیمانە ئەندازیاری کشتتوکاڵی هەبووە پرسیاری شتمان لێ کردو توتی وەڵی ئەوە لە مەرحەلە سێ خوێندومانە بەس بیرم نەما خۆم نیژەزانم خوێندوتە بەس تا تۆ لای جوتیارەکەوا ناڵیت ئەبێت تۆ کەچوویتە لای جوتیارێک ئەبێ بە زمانی جوتیارەکە قسە بکەیت ئەبێ بە شێوازێک بیت بتانی جوتیارەکە بەڕاستی جوتیار شارەزایە هەنێ قسە هەیە کە ئەیکێت من بینیوە مهندس چۆتە لای جوتیار قسەی کرد جوتیارەکە پێکەنی هاتووە ئەبێ بەڕاستی تێت کە تۆ چویتە لای جوتیارێک ئەبێ کە قسەکانی کرد جوتیارەکە ئاوا گوێت لێ بگرێ واقعی وەڕمابێ ئەبێ شتی تازت پێبێ نەک بچی بڵێ وەڵا بێ زەحمەت ئەمە وا نابێ ئەو چەند ساڵە لە باو باپیرانیەوە هەروە کردوویەتی چەند ساڵەوەی ناوێتی ئێستا تۆ یشتەکەی لێ هەڵە گەڕیتەوە یعنی ئەقناع نابێ بە تۆ محاولە بکە کۆمەڵەشتی تازی پێ بڵێ بە شێوەیە کە ئیقناعی بکەیت یعنی ئەبێ خۆیان ئەبدەیتکەن وردە وردەشتی تازە بکەن خۆیان لە بچووکەوە دەست پێ بکەن من هەموو کاتوتومە لە ماڵەوە ئەگەر سێ چوار گوڵیش بێ بەس هەرها ئەبدەیت بە شتت با پێ بێ هەر خەریکی بە ینی بۆ ئەوەی دانابڕی لە ئێستا لە زانکۆ سلێمانی بە تایبەتی کۆلێژی کشتتوکاڵ ئێمە ساڵ فستیڤاڵی ساڵانەیان کرد کە ئێمە و کورسات بەشدارمان بووین لەگەڵیانە ئەم کۆلێژە ئێستا کارێکیان کردووە لەلایەن سەرۆکایەتیەوە کە لەگەڵ قۆناغەکانی خوێندنیانە کە چەند بە ئاکادمیای خوێندنە و زمان ئاکادمیە تێکەڵی بابەتەکەش بن ینی پراکتیکیش بچنە ناو زەویە کشتتوکاڵەکانەوە ئەمە وا ئەکات هەم
جوتیارە بازبوونەکانیش بێنە ناوزانکۆ یعنی من بربەستێک نەبێت کە من ڕێگر پێ بۆ لە بەرەوەی ئەوەی کە بەڕێزیڵێ تەواوە ئەزممویی هەیە چەند ساڵە ئەم کەسە تو ئەزانێت کە ئەو خاکەی چی بۆ بێ و چی بۆ نابێ بەڵام تۆ بێ ببی بە تەواوکەری یعنی شتە زانستێکی زیاتر پێ بڵێ بۆی بەروبوومی باشتر باتێ ئەمە ببێتە دەرفەتێک کە بتوانن زیاتر ئەو کەسانە بێننەوە ئێمە سپاسی تۆەکەین زۆر زۆر بەخێر زۆر زۆر خۆشحاڵ بووین بە هیوای ئەوەی کامیشە جوتیارەکانمان خۆیان بە بەرپرس بزانن لەو بەروبوومانەی کە بەرەمی هێنن و ئێمە شێمەوەکو وڵاتیانی هۆشیاریمان هەبێ بەرامبەر ئەو بەرەمانەیە تا ئەتوانین با بەرهەمی خۆماڵی بەکاربێنین و ئەو بەرەمانەی کازاین دەستی جوتیارانی خۆمانیتیە بۆی کە هیچ گرفتێکمان بۆ دروست نەکات.